چ وڵاتێک لە دروستکردنی درۆندا سەرداری جیهانە؟ سەردەمی ئەمڕۆ تا ڕادێک شەڕی تەقلیدی و ڕوبەڕووبوونەوەی زەمینی وەک جاران گرنگی پێنادرێت. وەکەوەی پێشووتر وڵاتان بۆ تێکشکاندنی سوپای دوژمن هەزاران سەربازیان دەخستە حاڵەتی ئامادەباشیەوە بۆ هێرشکردنە سەر ئامانجێک یان سەنگەرێک. لا پێشوودا لە ناوبردنی داواکراوێک لەلایەن وڵاتێکەوە پێویست بوو هێزێکی تایبەتی ڕاهێنرا و بە تەواوی توانە سەربازیەکانیەوە جوڵە پێ بکرێت. بەڵام ئەم جۆرە لە شەڕ خەریکە باوی نامێنێت. لە سەدەی 21ەوە بەتایبەتریش لەم چەند ساڵی دواییدا وڵاتان هەموو توانایەکی زانستی و تەکنەلۆژی و مادی و خۆیان خستۆتە گەڕ بۆ پەرەپێدان بە فڕۆکەی بێفڕۆکەوان واتە درۆن تاکوو بەکەمترین زیانی گیانی ئامانجێکی خۆیان بپێکن. وڵاتە پێشکەوتوەکان لە پێش بڕکێدان بۆەوەی لەو کاروانە تەکنەلۆژیا جێ نەمێنن. ئەو وڵاتانە کامانن پێشەنگن لە دروستکردنی درۆندا. وڵاتانی ئەمریکا، رووسیا، چین لە پێشبڕکەی بەردەوامدان لەگەڵ یەکتری بۆەوەی یەکێکیان ببێتە سەرداری وڵاتان لە دروستکردنی درۆندا. بەڵام نابێت توانای دوو وڵات نادیدە بگیرێت لە پەرەپێدانی درۆندا لە سەرتاسەری جیهان. ئەویش تورکیا و ئیسرائیلن. بە سیرکردنی پێگەی درۆن لە شەڕەکانی ئێستادا زیادەڕەوی نییە گەر بڵێ شەڕی داهاتوو شەڕی درۆنەکان دەبێت. ئەو وڵاتەی درۆنی پێشکەوتووتری هەبێت بێگومان وێنەی داهاتوو شەڕەکان بە تەواوەتی دەگۆڕێت لە بەرژەوەندی خۆی. ئەمریکا وەک چۆن لە تەواوی بوارەکانیشیان پێشەنگە کاتێک شتێتە سەر باسی درۆن جێپەنجەی دیارە. جا بە ئاشناتان بکەم بە یەکێک لە هەرە پێشکەوتووترین درۆنی دروستکراوی ئەمریکا، درۆنی XQ-58A، یەکێکە لە هەرە درۆنە پێشکەوتوەکان کە ئێستا لە ئەرکدایە لەلایەن سوپای ئەمریکاوە بەکاردەهێنرێت. ئەم هەڵۆ دەستکردەی ئەمریکا بە ئاسانی توانای پێکانی ئامانجەکەی هەیە. لەلایەن تاقیگەی وەزارەتی بەرگری ئەمریکاوە لە ئۆهایۆ دروست کراوە. درۆنی XQ خێرایی لە ڕادەبەدەری هەیە کە دەگاتە 1000 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا. یەکێکی تر لە خەسڵەتەکانی ئەم هەڵۆ دەستکردەوەیە توانای ئەوەی هەیە بە دووری 4000 کیلۆمەتر لە ئاسماندا بمێنێتەوە بە بێنیشنەوە. هەروها درێژی ئەم درۆنە دەگاتە 8 مەتر. چین ئەو وڵاتەیە لەم دواییانەدا بۆتە مۆتەکەی ئەمریکا. هەر لە شەحنی موبایلێکەوە بیگرێت تا گەورەترین ئامێری تەکنەلۆژی ڕکابەری ئەمریکای زلهێز دەکات. لە پیشەسازی دروستکردنی درۆنیشدا چین ناوێت لە کاروانەکە جێبمێنێ. یەکێک لەو درۆنانەی زانایانی چین شەو ڕۆژیان خستۆتە سەریەک تا لە برسترین ئاستا دروستیان کرد ئەمەیە. درۆنی The Wing Long 3 پێشکەوتووترین و تازەترین درۆنی چینیە. بە وتەی بەرپرسان و میدیایانی چینی ئەم درۆنە توانای بڕینی دووری 10,000 کیلۆمەتری هەیە لە ئاسماندا بەبێ ئەوەی بنیشێتەوە بۆ بارگاویکردنەوە. کێشەکەی بە 6,000 کیلۆ دەخەمڵێنرێت. ئەم بەرهەمێچین لە بواری گەڕان و پشکنین و پێکانی ئامانجەکەیدا بێوێنەیە. بۆ بواری سیخوڕی چین کەڵکی لێ وەردەگرێت. رووسیەکانیش کارەمە یەکەیان لە درۆنەکاندا ڕەنگی داوەتەوە هاوشێوەی ئەمریکی و چینیەکان. یەکێک لە بەرهەمەکانی رووسیا کە شانازی پێوە دەکەن درۆنی دەستاکۆی S-7ە. ئەم درۆنە توانایەکی سەرسوورهێنەری هەیە لە بواری سیخوڕیکردن و دۆزینەوە و شوێن پێهەڵگرتنی ئامانجەکەی. تایبەتمەندیەکانیشی بێوێنن. کێشی ئەم درۆنە رووسیا 20 سەنە هەروەها توانای هەیە 1600 متر لە بەرزی لە ئاسماندا بفرێت و هەرکەکانی ئەنجام بدات. خێرایەکەی باوەڕ پێنەکراوە بە جۆرێک لە کاتژمێرێکدا 1000 کیلۆمەتر دەبڕێت. ئایچی دەزانیت لەسەر تواناکانی ئیسرائیل دوژمنە سەرسەختەکەی ئێران و جیهانی عەرەبی لە بواری فڕۆکەی بێفڕۆکەواندا. ئیسرائیل خاوەنی یەکێک لە هەرە پێشکەوتووترین درۆنەکانی جیهانە بە ناوی هیرۆن. جابا بەیەکەوە بزانین ئەم درۆنە تایبەتمەندیەکانی چین. درۆنی هیرۆن 28 پێ درێژە. درۆنەکە لە توانایدایە 250 کیلۆ هەڵبگرێت و ئەروها تایبەتمەندیەکی تریان فڕۆکەیەوەیە توانای فرینی هەیە بۆ ماوەی 52 کاتژمێر لە بەرزی 10,000 متر بەبێ وەستان و بەبێەوەی بارگاویش بکرێتەوە. وەک گوتراوە پێویستی دایکی هەموو داهێنانێکە لەم ڕوانگەیەوە دراوسەکەی کوردستان ئەوەی هەیەی و نیەتی لە هۆڵدان لە دروستکردنی درۆندا درێخی نەکردووە. تورکیای میراتگری ئیمپراتۆریەتە عوسمانی کە یەکێکە لە ئەندامە کاریگەرەکانی هاوپەیمانی ناتۆ لە هەمان کاتا خاوەنی زۆرترین سەربازان لەو هاوپەیمانێتیە. دەست بۆ هەموو شتێ دەبات تا لە شەڕی دژی ڕکابەرەکانی بەکاری بهێنێت. ماوەیەکە درۆنی تورکی مانشێتی ڕۆژنامەکانی ناوچەکە و جیهانە. وا دیارە تورکیای شوێنێکی پێششکنایە جگە لە ئاسمانی کوردستان بۆ تاقیکردنەوەی تازەترین درۆنەکانی. واتە تاکە ئاسمانێک کە درۆنی تورکی بە کەیفی خۆی تەراتێنی تێدا بکات، ئاسمانێک ئاویش ئاسمانی هەرێمی کوردستانە. تورکیا بۆ بە ئامانجگرتنی سەرکردەکانی پارتی کرێکارانی کوردستان کەڵک لەو درۆنانە وەردەگرێت کە لە ناوخۆی تورکیادا دروست دەکرێت. پێمان خۆش بێدیان نا تورکیا لە ئێستادا لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەدایە کە باشترین درۆن و پێشکەوتووترین درۆن دەخەنە خزمەتی بەرژەوەندیە سەربازیەکانیانەوە. درۆنی بایراکتار پێشکەوتووترین درۆنی تورکیە لە ئێستادا.
ئەم درۆنە خێرایەکەی 250 کیلۆمەترە لە کاتژمێرێکدا، کێشی نزیکەی 650 کیلۆیە، توانای ئەوەشی هەیە 150 کیلۆگرام تەقەمانی هەڵگرێت. بایرەکتار ئەتوانێت لە بەرزی 6800 متر بفڕێت و 24 کاتژمێریش لە ئاسمانە ئەتوانێت بمێنێتەوە بەبێ ئەوەی بنیشێتەوە.